دەبوو ئۆپۆزسیۆنی تورکیا لە نیوەی یەکەمی مانگی شوباتدا پاڵێوراوی هاوبەشی خۆی بۆ پۆستی سەرۆکایەتی دیاری بکات بۆ ئەوەی لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە ڕوبەڕووی دەسەڵاتی 20 ساڵی ڕەجەب تەیب ئەردۆغان ببێتەوە. بەڵام ڕووداوی بوومەلەرزە گەورەکە ئەو بابەتەی دواخست و تەنانەت گومانیشی لەسەر کاتی هەڵبژاردنەکە دروست کرد. لە دوای قوربانیە زۆرەکان و وێرانی پانتاییەکی بەرفراوان لە جوگرافیای وڵات دەنگۆی ئەوە بڵاوبۆتەوە کە هەڵبژاردن دوا بخرێت کە بە پێی یاسا سەرۆک تەنیا دەتوانێت مانگێک دوای بخات. ئەوە دەسەڵاتی 3/4 ژمارەی ئەندامانی پەرلەمانی تورکیایە بتوانێت زیاتر دوای بخات. ئەگەر شتێکی لەو شێوەیە ڕووبدات لەوانەیە لە دوو ڕۆوە سوود بە ئۆپۆزسیۆن بگەێنێت. لەلایەک کاتی زیاتریان دەبێت بۆ یەکلایکردنەوەی پاڵێوراوەکەیان کە ساڵێکە تێیدا نەگەیشتونەتە ڕێکەوتن. لەلایەکی تریش باری ئابووری و وێرانی بوومەلەرزەکە وەک کارتی سیاسی بەکاربێنن بۆ کۆکردنەوەی دەنگ کە هەردوو بابەتەکەش بێمەترسی نین. Depremin yaşandığı 10 ilimizi genel hayata etkili ڕاگەیاندنی باری نائاسایی لە ناوچە بوومەلەرزە لێدراودا یەکێک لە ئامانجەکانی ڕێگریە لەوەی کە ئازارەکانی خەڵک وەک کارتی سیاسی و بانگەشەی هەڵبژاردن لە دژی ئەردۆغان و پارتەکەی بەکاربهێنرێت. بەڵێندانی سەرۆکیش بەوەی لە ماوەی ساڵێکدا هەموو وێرانیەکان ئاوەدان بکاتەوە لەلایەک بەڵێنێکی نزیکە و لەلایەکی تریش لەم دۆخەنە هەموارەی ئابووریدا ملیارەها دۆلار دەخاتە بواری وەبەرهێنان و ملیۆنان بێکار هەلی کاریان بۆ دەڕەخسێت. بەوەش بەشێکی گەورەی ناڕازیەکان دژی ئاکپارتی پێچەوانە دەبنەوە. تا ئەم ساتەش کەماڵ کلژدار ئۆغڵۆی سەرۆکی پارتی گەلی کۆماری بە ناودارترین ڕکابەری ئەردۆغان دادەنرێت. بەڵام میراڵ ئاکشیناری سەرۆکی پارتی خێری نەتەوەیی پشتیوانی لە پاڵێراوی ئەکرەم ئیمام ئۆغڵۆ دەکات کە سەرۆکی شارەوانی ئیستەمبوڵ و بە کەسایەتیەکی جەماوەری دادەنرێت. بەڵام چاودێران پێیان وایە تەنها کلژدار ئۆغڵۆ دەتوانێت لە قۆناغی ماتەمینی گشتیدا کەمپەینی هەڵبژاردن بەڕێوە بات. چاودێران بە دووری دەزانن گۆڕانکاری لە کاتی هەڵبژاردندا بکرێت چونکە بە پێی توێژینەوە دانراوە کە هەڵبژاردنەکە نەکەوێتە کاتی تاقیکردنەوەی خوێندکاران و پشووی جەژن و گەشتی حەج. تەنانەت ئۆپۆزسیۆنیش لەسەر کاتەکە کۆکن لەگەڵ سەرۆک کۆماردا. لەلایەن ئەردۆغانەوە دیاریکردنی ئەو کاتە هۆکاری مێژوویی هەیە، ئەویش سەرکەوتنی عەدنان مەندەرێس و پارتی دیموکراتە لە 14 ئایاری 1950دا کە کۆتایی هێنا بە حوکمی 27 ساڵەی پارتی گەلی کۆماری کە ئەتاتورک دایمەزراند و دواتر عیسمەت ئینۆنۆ سەرۆکایەتی دەکرد کە دوجار مەندەرێس بە کوتەدای سوپا لادرا و لە سێدارەدرا. ئەوەش لە چوارچێوەی ئەو دروشمانەی ئەردۆغاندایە کە نابێت گەلی تورکیا ڕێگە بدەن کە مالیەکان جارێکی تر کودەتا بکەنەوە. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسولنا محمد وعلى آله وأصحابه أجمعين.